بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ناوەندی بڕیار لە یەکێتی نیشتیمانی با پێشوازیکردنیان لە پەیامە ئامانجدارەکەی بارزانی تۆپەکەیان خستووەتەوە ساحەکەی پارتی. هاوڵاتی و سیاسیەکانیش چاوەڕێی جوڵەی پارتی دەکەن بۆ ئەوەی پەیامی سەرۆکەکەیان بخەنە سەرمێزی دانوستانەکان. بارزانی لە پەیامەکەیدا باز لە وازهێنانی خۆی لە کورسی سەرۆکایەتی هەرێم دەکات و گۆڕینی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش هەرچەندە لە خواستە دێرینەکانی پارتیە لەگەڵ گۆڕینی دەستەی سەرۆکایەتی حکوومەت بەشێکی سەرەکین لە پەیامەکەی سەرۆکی پارتی. ئەندامێکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان لەسەر لیستی سەوز دەڵێت بەبێ کاراکردنەوەی پەرلەمان ناتوانرێت گۆڕانکاری لە دەستەی سەرۆکایەتی هەرێم و حکوومەتدا بکرێت و تاو کاتەش پەرلەمان کارا نەکرێتەوە دەستەی ئێستەی سەرۆکایەتی پەرلەمان ناگۆڕدرێن. هەر یەکێک لەو داواکاریانەی کە لە پەیامەکەی کاک مەسعود بەرزانیە وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان هاتووە هەمووی پێویستی بەوەیە کە پەرلەمان کارا بێتەوە دانیشتنی پەرلەمان دەست پێ بکە چونکە لە کاتی گۆڕینی سەرۆکی هەرێم لەو کاتەیە ئەگەر هاتوو پێویستی بە گۆڕانکاری لە یاساکەیە هاتوو ئەگەر هات تەوافقی سیاسی هەبێت لەسەر هەموارکردنەوەی یاساکە کە سەرۆک لە پەرلەمانی کوردستان و هەڵبژێرێ و سیستمی حکومڕانی پەرلەمانی تەواو بێ ئەو کاتە پێویستی بە هەموارکردنەوە ئەوش هەر پێویست بە کارەکردنی پەرلەمان و هەروە گۆڕینی دەستی سەرۆکایەتیش کە من لە ڕووی یاساییەوە قسەی کەم هەیە لەسەری بەڵام ئەگەر هاتوو دیستانەوە پێویستی بە لە کاتی ئیستیقالەدانی هەر یەکێک لەو بەڕێزانە دیستانەوە پێویستی بە کارەکردنەوەی پەرلەمان دانیشتی پەرلەمان هەیە و لەگەڵ ئەوەیشە متمانە لەسەرنەوە لە حکوومەت واڵۆشانەی حکوومەت و دروستکردنی کابینێکی کە ئەوش هەر پێویستی بە پەرلەمان ینی هەر کاتێ پسە لەسەر هەر یەکێک لەو خاڵانەکرا ئیلەن ئەبێ پەرلەمان دانیشێ و پەرلەمان کارە بێتەوە ئەگەر ئێمە باسی یاسایی و یاساییبوونی هەموو ئەو کاراناکەین. پێشوازیکردنی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی تلسمی پەیامەکەی بارزانی بەتاڵ کردەوە و پێچەوانەی پێشبینیەکان دەرچوو کە چاوەڕێ دەکرا ئەو دوولایەنە ئەو پەیامە ڕەت بکەنەوە. بەشێک لە چاودێرانی سیاسی و ڕۆژنامەنووسان چاوەڕێ دەکەن پارتی بە شاندێکی باڵاوە سەردانی لایەنەکان بکات و گفتوگۆکان دەست پێ بکاتەوە. لە ڕاستیە دوای پەیامەکەی بارزانی واتەوە ئەکرا هەندێک لایەنی سیاسی بە تایبەتی کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان بە ئەرێنی جوابی پەیامەکە نەدەنەوە بەڵام دوایی کە ئەوان جوابیانداوە بە ئەرێنی ئێستا تۆپ چێتەوە ساحەی پارتی دیموکراتی کوردستان و مادام پێشنیارەکەی ئەوانە پێویست وا پێویست دەکات پارتی دیموکراتی کوردستان خۆی شان دروست کات و لە ڕێگای خۆیانەوانێت سەرۆکی شاندەکان سەرۆکی بەرزی بەڵای حیزبەکەی خۆیان دیاریکەن بۆ دەستپێکردنی گفتوگۆ و ناردنی شاندەکان بۆ لای لایەنە سیاسەکان. ئەگەرچی ڕێژەی کورسیەکانی دەوری مێزی گفتوگۆکان و ئەوانەشی کورسیەکان پڕ دەکەنەوە خاڵێکی گرنگە بۆ دەرکەوتنی ئامانجی ڕاست و ئەنجامی کۆبوونەوەکان. بەڵام پێدەچێت پێداگری لایەنەکان لەسەر ڕقی یەک ساڵی ڕابردوو بەرامبەر بە یەکتر ئەنجامی کۆبوونەوەکان دوورتر بکاتەوە. پارتی دیموکراتی کوردستان بە پەخستنی پەرلەمان پزمارێکی لەسەر دڵی لایەنە سیاسیەکاندا کوتی. بارزانی ژەیەوێت بەم پەیامەی ئەم پزمارە لەسەر دڵی لایەنە سیاسیەکان دەربێنێتەوە. بەڵام خەڵکو و سیاسیەکانیش بڕوایان وایە تا ئەو کاتەی شوێنەواری ئەم پزمارە ساڕێژ نەبێت گەڕانەوەی متمانە بۆ نێوان لایەنە سیاسیەکان مەحاڵە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.